سڵاو، پێویستت بە کارمەندە و بە دوای CV باشدا دەگەڕێیت، من ڕێگەیەکی زۆر باش و ئاسانتان پیشان دەدەم کە چۆن کۆمپانیاکەت لە پۆرتاڵی ڕوانگە فرۆست تۆمار دەکەیت و لە سەرانسەری کوردستان و عێراق کارمەند و CV بەبێ بەرامبەر بە شێوازێکی زۆر ئاسان و خێرا دەدۆزیتەوە. با دەست پێ بکەین. سەردانی ئەم بەستەرە بکە و هەنگاوەکان جێبەجێ بکە. کلیک لەسەر ڕێجستەر بکە، وەکو خاوەنکار خۆت تۆمار بکە. دوای تۆمارکردن دەبێت لەلایەن تیمی ڕوانگە فرۆست پەسەند بکرێت. دوای پەسەندکردن چۆرە ناو هەژماری کۆمپانیاکەت و دەتوانی هەلی کاردا بنێیت و بە دوای CVدا بگەڕیت. لە داشبۆرد بچۆرە سەر جۆبس، پاشان کلیک لەسەر پۆست ئە جۆبدا بگرە. ڕاستەوخۆ پەڕەی جۆب دیتیلز دەکرێتەوە بۆ پڕکردنەوە کە ناوی کارەکە و باسکردن و شوێن و ئەو لێهاتوویانە پڕ دەکەیتەوە کە داوا کراوە بۆ کارەکە. پاش پڕکردنەوە کلیک لەسەر سیف ئەند کۆنتینیۆ و دابگرە. پاشان لاپەڕەی سکرین ئاوت فیلتر دەکرێتەوە، دواتر کلیک لەسەر سیف ئەند کۆنتینیۆ و دابگرە. کۆتا پەڕە بریتە لە دیاریکردنی دواوادان بۆ پێشکەشکردن و دەرخستنی کۆمپانیا بە نهێنی یان نا. پاشان کلیک لەسەر ئەکتیڤیت دابگرە. ئێستا کارەکەت لە پۆرتاڵی ڕوانگە فرۆست بڵاو کراوەتەوە. ڕوانگە فرۆست، کار دەکەین لە پێناو داهاتوویەکی باشتر.